حديث النبي. مع حديث النبي صلى الله عليه وسلم. وما آتاكم الرسول فخذوه وما نهاكم عنه فانتهوا واتقوا الله إن الله شديد العقاب. عن أبي هريرة رضي الله عنه أن رسول الله صلى الله عليه وسلم قال: ما من الأنبياء من نبي إلا قد أعطي من الآيات ما مثله آمن عليه البشر، وإنما كان الذي أوتيت وحيا أوحى الله إلي، فأرجو أن أكون أكثرهم تابعا يوم القيامة. رواه البخاري ومسلم. أبو هريرة رضي الله عنه دفرمي رسول الله صلى الله عليه وسلم فرموي: لپیغمبران دا هیچ پیغمبرشیان نبووە کە بەڵگە و سەراسیمەی وای پێ نەبەخشرابێت کە وێنەی ئەوە خەڵک ئیمانی پێهێناوە. ئەوەی منیش هێناومە وەحیە کە ئەڵڵا سوبحانەه وتەعالا ناردوویەتێ سەرم، جا خوازیارم لە هەمویان شوێن کەوتەم زیاتر بێ. بەڵێ، دایکی ئیمانداران عائشەی پاک ڕەضی الله عنها دەربارەی چۆنیەتی دابەزینی یەکەمین وەحی بۆ سەر ڕەسوول الله صلى الله عليه وسلم بۆمان دەجێڕێتەوە و دەفەرمێ: رسول الله صلى الله عليه وسلم سەرەتا خەڵوە و گۆشەگیری لەلا خۆشەویست بوو، جا دەچوو بۆ ئەشکەوتی حیڕا و بەندایەتی تێدا دەکرد و چەند شەوێک لەوێ دەمایەوە، جا پێش ئەوەی بگەڕێتەوە بۆ لای خێزانی و پاشان دەگەڕایەوە و خواردنی دەبرد تا ئەو کاتەی ئەڵڵا سوبحانەه وتەعالا فریشتەی بۆ نارد لە ئەشکەوتی حیڕا. جا فریشتەکە هات بۆ لای کە مەبەست لێی جیبریلە عەلەیه السەلام، پێی فەرموو بخوێنە. ئەویش فەرمووی من خوێندەواریم نییە. رسول الله صلى الله عليه وسلم فەرمووی گرتمی و کوشیمی بەخۆیەوە. لە ڕیوایەتێکی تردا هاتووە دەفەرمێ قورجی گرتم هەتا وای لێکردم زۆر ناڕەحەت بووم، پاشان بەرمیدا. دەفەرمێ جاری دووهەم پێی فەرمووم بخوێنە، منیش وتم من خوێندەوار نیم. دەفەرمێ دووبارە گرتمی و کوشیمی بەخۆیەوە هەتا زۆر ناڕەحەت بووم، پاشان بەرمیدا. ئینجا بۆ جاری سێیەمین پێی فەرمووم بخوێنە، منیش پێم وتەوە کە من خوێندەواریم نییە. ئینجا گرتمی و کوشیمی بەخۆیەوە، پاش کەمێک بەریدام و پێی فەرمووم اقرأ باسم ربك الذي خلق خلق الإنسان من علق اقرأ وربك الأكرم الذي علم بالقلم علم الإنسان ما لم يعلم. بەڵێ، لە تەفسیری ئەو چەند ئایەتەدا مقاتلی کوڕی سولەیمان ڕەحیمەه الله دەفەرمێ اقرأ باسم ربك، واتە بخوێنە بەناوی ئەو خودایی کە تەنهایە، الذي خلق، ئەو خودایی
کە مرۆڤی دروست کردووە. خەلەق الئینسانە من علەق، واتە ئەو نوتفەیەی کە دەگاتە 20 شەو لە پاشان دەگۆڕێ بۆ خوێن و ئاو. بەڵێ ئەوەیە علەق. هەروەها محەممەدی کوڕی سائیبی ئەلکەلبی ڕەحیمەه الله دەفەرمێ ئیقڕە وەڕەبوکە الئەکرەم، واتە بخوێنە بە ناوی ئەو خودایی کە حەلیمە لە بەرامبەر نەزانینی بەندەکانی و پەلەش ناکات لە سزادانیان. و مقاتلی کوڕی سلەیمان ڕەحیمەه الله دەفەرمێ الذي علم بالقلم، واتە بەنووسین. علم الئینسانە، واتە فێری کرد لە قورئان ما لەم یعلم، کە پێش ئەوە نەیدەزانی. بەڵێ هەڵبەتە دابەزینی وەحی بۆ سەر ڕەسوول الله صلی الله عليه وسلم کە دەبێەوە بزانین بە دوو جۆر بووە. یەکەم بغەیری واسیطە، واتە بەبێ جبریل عليه السلام. دووهەم بیواستە، واتە لە ڕێگای جبریل عليه السلام. جا ڕێگای یەکەم کە بریتیە لەوەی بەبێ جبریل عليه السلام کە وەحی دابەزیوە بۆ سەر ڕەسوول الله صلی الله عليه وسلم. لەوانە الرؤية الصالحة، واتە بە شێوەی خەوی ڕاست. هەروەک دایکی ئیمانداران عائیشەی پاک ڕەضی الله عنها لەم بارەوە بۆمان دەجێڕێتەوە و دەفەرمێ یەکەم شت کە دەستی پێکرد بۆ سەر ڕەسوول الله صلی الله عليه وسلم لە وەحی ئەوە بریتی بوو لە الرؤية الصالحة، واتە بە شێوەی خەوی ڕاست. و هەر کاتێک ڕەسوول الله صلی الله عليه وسلم خەوی بدیبایە ئەوە دەهاتە دی وەکو فەجری صادق. هەروەها قسەکردنی الله سبحانه وتعالى لە پشتی حیجابەوە کە لە شەوی ئیسرا و میعراجدا ڕاستەوخۆ بەبێ واستە، واتە بەبێ جبریل عليه السلام. هەروەک الله سبحانه وتعالى لە قورئانی پیرۆزدا ئەم ڕووداوە و جۆری قسەکردنەمان بۆ باز دەکا و دەفەرمێ وما كان لبشر أن يكلمه الله إلا وحيا أو من وراء حجاب، واتە بۆ هیچ کەسێک نەبووە کە الله سبحانه وتعالى لە ڕووەوە قسەی لەگەڵ بکات مەگەر لە ڕێگەی وەحیەوە یان بە شێوەی خەو یان بە خوورپە کە ماناکەی ئیلهامە یان لە پشت پەردەوە، هەر وەکو گفتوگۆکەی لەگەڵ پێغەمبەر موسادا عليه السلام. هەروەها هەر لەم بارەوە جابیری کوڕی عەبدوڵڵاه ڕەضی الله عنه بۆمان دەجێڕێتەوە کە ڕەسوول الله صلی الله عليه وسلم پێی فەرمووم کەوا الله سبحانه وتعالى لە پشت پەردەوە نەبێ هەرگیز قسەی لەگەڵ هیچ کەسێکا نەکردووە. بەڵێ ئینجا دەچینە خزمەت باسکردنی جۆری دووهەم کە بریتیە لە بیواسیتە، واتە بە هۆکاری جبریل عليه السلام. هەڵبەتە زانراوە ئەمەشیان شێوازی زۆرە و جۆرە کە بە سەححی لە سوننەدا وارد بووە. جا هیچێک لەو جۆر و شێوازانە بریتیە لە هاتنی وەحی بۆ ڕەسوول الله صلی الله عليه وسلم بە شێوەی فوکردن و ڕاستەوخۆ بۆ سەردڵی. لەم بارەوە ئەبوو ئومامەی باهیلی ڕەضی الله عنه بۆمان دەجێڕێتەوە و دەفەرمێ ڕەسوول الله صلی الله عليه وسلم فەرموویەتی ڕۆحی پاک جبریل عليه السلام خستیە دڵمەوە کە هیچ نەفسێک نامرێت تا ڕزقی تەواو نەکات. ئەی خەڵچینە، جا ئێوەش لە الله سبحانه وتعالى بترسن و جوان بچن بەدەم ڕزقەکەتانەوە. و هەروەها جۆر و شێوازێکی تر ئەوەیە کە دایکی ئیمانداران عائیشەی پاک ڕەضی الله عنها بۆمان دەجێڕێتەوە و دەفەرمێ هەندێک جار فریشتەکە ڕاستەوخۆ خۆی نیشان دەدا و ڕاستەوخۆ گفتوگۆی لەگەڵ ڕەسوول الله دەکرد صلی الله عليه وسلم. ئەویش
بە ئەو پەڕی هۆشیاریەوە لێی وەردەگرت. وارد بووە لە ڕیوایەتێکی تردا کە هەر لە دایکی ئیماندارانەوە عائیشەی پاک ڕەضی الله عنها دەفەرمێ ڕەسوول الله صلی الله عليه وسلم تەنها دووجار جبریل عليه السلامی لەسەر شێوەی خۆیدا بینیوە، جارێکیان لە چیای ئەجیاد لە مەکەدا، جارێکیش لە سیدرەة المونتەها لە ئاسمانەکانەوە. بەڵێ اینجا هەر کاتێکیش کە جبریل عليه السلام وحی دەهێنا بۆ ڕەسوول الله صلی الله عليه وسلم، ئەوە ڕەسوول الله صلی الله عليه وسلم تووشی چەند حاڵەتێک دەبوو، ئەمیش لەبەر گەورەی ئەو وحیە بوو. جا لەبارەی ئەو ڕوودا و حاڵەتانە دیسانەوە دایکی ئیمانداران عائیشەی پاک ڕەضی الله عنها بۆمان دەجێڕێتەوە و دەفەرمێ دەمبینی کە ڕەسوول الله صلی الله عليه وسلم لە ڕۆژێکی ساردی زستاندا کە وحی بۆ دەهاتە خوارەوە کە تەواو دەبوو ناوچەوانی عارەقی لێدەتکا. بەڵێ هەروەها لە شێواز و حاڵەتێکی تردا کە عەبدوڵڵای کوڕی عەمر ڕەضی الله عنه دەفەرمێ پرسیارم لە ڕەسوول الله کرد صلی الله عليه وسلم، وتم ئایا هەز دەکەی بە هاتنی وحی؟ ئەویش فەرمووی بەڵێ، گوێم لە زەنگۆڵە دەبێت پاشان بێدەنگ دەبم، و هەر جارێک کە وحیم بۆ دێت گومانم وایە کە ڕۆحم لە لاشە دەردەچێت. بەڵێ بێگومان هەموو ئەو حاڵەتانە و چەند دانی تریش هەمووی لەبەر قورسی و گەورەیی و ڕێزداری و شکۆی ئەو وحیەیە. اینجا ئیبن کەثیر ڕەحیمەه الله خاڵێکی زۆر گرنگمان بۆ باز دەکات دەربارەی چۆنیەتی ناردن و پێدانی وحی لەلایەن ئەڵڵاهوە سوبحانەه وتەعالە و وەرگرتنی لەلایەن ڕەسوول الله صلی الله عليه وسلم. ئەویش لە ڕێگای فەرمودەیەک کە لە عەبدوڵڵای کوڕی عەباسەوە ڕەضی الله عنهما بۆمان دەجێڕێتەوە و دەفەرمێ ڕەسوول الله صلی الله عليه وسلم زۆر ناڕەحەت دەبوو بە هاتنە خوارەوەی وحی بووی و لێوەکانی دەجوولان بۆ ئەوەی ئەو وحیەی کە هاتووە بۆی لە بیری نەچێتەوە، تاوەکو ئەڵڵاه سوبحانەه وتەعالە ئایەتی دابەزاندە سەری کە دەفەرمێ لا تحرك به لسانك لتعجل به إن علينا جمعه وقرآنه فإذا قرأناه فاتبع قرآنه ثم إن علينا بيانه. ابن كثير رحمه الله دەفەرمێ ئەوە ڕێنمایی و فێرکاری ئەڵڵایە سوبحانەه وتەعالە بۆ ڕەسوولەکەی صلی الله عليه وسلم کەوا چۆن ئەو وحیە وەربگرێ لەو فریشتەیەوە کە بۆی دەهێنێت، چونکە ڕەسوول الله صلی الله عليه وسلم پەلەی دەکرد و هەوڵی دەدا و پێشبڕکێی دەکرد لەگەڵ فریشتەی وحی لە خوێندنەوەی قورئانەکەدا. بەڵێ اینجا ئەڵڵاه سوبحانەه وتەعالە فەرمانی دا بە ڕەسوولەکەی صلی الله عليه وسلم کە کاتێک فریشتە هاتە لای وحی بۆ هێنا ئەوە باگوێ لێ بگرێت، چونکە ئەڵڵاه سوبحانەه وتەعالە خۆی کۆی دەکاتەوە و دەیخاتە ناو دڵی و بۆی ئاسان دەکات بەو شێوەیەی کە بۆی ناردووە بەجێی بێنێت. هەڵبەتە ئەمەش بە سێ هەنگاوە کە هەنگاوی یەکەم دەیخاتە ناو دڵیەوە، هەنگاوی دووهەم فێری خوێندنەوەی دەکات و هەنگاوی سێهەمیش ماناکەی بۆ ڕوون دەکاتەوە و فێری دەکات. هەر بۆیە پێی دەفەرمێ لا تحرك به لسانك لتعجل به، واتە تۆ زمانی لێ مەخەگەڕ تا بەپەلە بیخوێنیتەوە، واتە قورئان بەپەلە مەخوێنەوە. وەک لە ئایەتێکی تردا دەفەرمێ فتعالى الله الملك الحق
ولا تعجل بالقرآن من قبل أن يقضى إليك وحيه وقل رب زدني علما. واتا پەلەمەکە لە خوێندنەوەی قورئاندا لە پێش ئەوەی وەحیکردنەکەی بۆت تەواو بێ و بڵێ ئەی پەروەردیگارم زانست و زانیاریم زیاد بکە. بەڵێ پاشان فەرمووی ئین عەلەینا جەمعەه وقورئانە، چونکە ئەرچی کۆکردنەوە و خوێندنەوەی لەسەر ئێمەیە. فإذا قرأناه فاتبع قرآنه، و هەر کاتێکیش کە ئێمە خوێندمانەوە ئەو ساکە تۆ لە دوایدا بیخوێنەوە. فإذا قرأناه، وەختێک کە فریشتە بۆت دەخوێنێتەوە بە فەرمانی ئەڵڵا سوبحانه وتەعالا، ئەوە ئەو کات فاتبع قورئانە، واتە گوێی لێ بگرە، پاشان کە چۆن بۆت دەخوێنێت تۆش بیخوێنەوە. ئینجا لە پاشان ثم إن علينا بيانه، واتە پاش لەبەرکردن و خوێندنەوەی بۆت ڕوونی دەکەینەوە و ماناکەیت بۆ لێک دەدەینەوە و فێرت دەکەین بەو شێوەی کە دەمانەوێت و بڕیارمان لەسەری داوە. بەڵێ جا هەر لەم بارەوە هەر یەکێک لە ئیمامی بوخاری و ئیمامی موسلیم ڕەحمەت الله عەلەیهم و هەروەها جگە لەوانیش دەفەرموون ڕەسوول الله صلی الله عليه وسلم زۆر سوور و بەهەوڵ بوو بۆ وەرگرتنی قورئان لە دەم جبریلەوە عەلەیه السەلام، بۆیە پەلەی دەکرد بۆ وەرگرتنی پێش ئەوەی جبریل عەلەیه السەلام لە خوێندنەوەکەی ببێتەوە. جا الله سبحانه وتعالى پێی فەرموو لا تحرك به لسانك لتعجل به إن علينا جمعه وقرآنه فإذا قرأناه فاتبع قرآنه ثم إن علينا بيانه. جا مجاهدی کوڕی جەبر رحمه الله دەفەرمێ لا تحرك به لسانك لتعجل به، واتە رسول الله صلى الله عليه وسلم دەیگۆتەوە و دووبارەی دەکردەوە لە ترسی لە بیرچوون. ئینجا پێی وترا بەسی کە ئەی محەممەد صلى الله عليه وسلم، واتە چیتر ئەوەندە دووبارەی مەکەوە. بەڵێ هەر لەم بارەشەوە قەتادەی کوڕی دیعامە رحمه الله دەفەرمێ لا تحرك به لسانك لتعجل به، واتە رسول الله صلى الله عليه وسلم زۆر قورئانی خوێند و دووبارەی کردەوە لە ترسی لە بیرچوون. هەروەها عەبدوڵڵای کوڕی عەباس رضي الله عنهما دەربارەی إن علينا جمعه وقرآنه دەفەرمێ واتە لەسەر ئێمەیە کۆکردنەوەی لە سینگتدا لە پاشانیشدا بیخوێنە. جا ضەحاکی کوڕی مزاحیم رحمه الله دەفەرمێ ماناکەی ئەوەیە واتە کۆکردنەوەی لەسەر ئێمەیە تاوەکو جێگیر دەبێ لە دڵت. ئینجا عەبدوڵڵای کوڕی عەباس رضي الله عنهما دەفەرمێ فإذا قرأناه فاتبع قرآنه، واتە کاتێک دەخوێندرێتەوە بەسەرتا شوێنی ئەوە بکەوە کە تێیدایە. لە ڕیوایەتێکی تردا هەر لە عەبدوڵڵای کوڕی عەباسەوە رضي الله عنهما دەفەرمێ فاتبع قرآنه، واتە کردەوەی پێ بکە. بەڵێ ئینجا ثم إن علينا بيانه، لە پاش خوێندنەوە و لەبەرکردنیشی ڕوونکردنەوەکە و مانایەکەشی هەر لەسەر ئێمەیە. بەڵێ ابن كثير رحمه الله دەفەرمێ رسول الله صلى الله عليه وسلم بە شێوەیەک هەوڵی دەدا سوور بوو بۆ لەبەرکردنی قورئان گەلێجار لە خوێندنەوەیدا پێش جبریل عەلەیه السەلام دەکەوت. ئینجا الله سبحانه وتعالى فەرمانی پێکرد کە لەسەر خۆ بێت و پەلە نەکات لە خوێندنەوەیدا
چونکە ئەو خۆی مانا و مەبەستەکەی بۆ ڕوون دەکاتەوە. ئیتر لە مەولا ڕەسوول الله صلی الله عليه وسلم هەر بەو شێوەیە قورئانی وەردەگرت کە فەرمانی پێکرا. هەروەک ئیمامی ئەحمەدی کوڕی حەنبەل ڕەحیمەه الله لەم بارەوە فەرموودەیەک ڕیوایەت دەکا و دەفەرمێ جا هەر کاتێک جیبریل عەلەیه السەلام بەهاتایە لای ڕەسوول الله صلی الله عليه وسلم ئەوە بەو شێوەیە دەیخوێن کە جیبریل عەلەیه السەلام بۆی دەخوێند. و هەروەها ئیمامی موسلیمیش ڕەحیمەه الله فەرموودەیەک لەم بارەوە ڕیوایەت دەکا و دەفەرمێ کاتێک جیبریل عەلەیه السەلام دەهاتە لای ڕەسوول الله صلی الله عليه وسلم بێدەنگ دەبوو. ئینجا کاتێکیش کە دەڕۆشت دەیخوێندەوە بەو شێوەی کە ئەڵڵا سوبحانە وتەعالا بەڵێنی پێدا بوو. لە کۆتاییدا دەبێ ئەوە بزانین کە بێگومان دابەزینی وەحی پەیام گەلێکی گەورە و گرنگی تێدایە بۆ سەرجەم مەخلوقات بە تایبەتیش بۆ مرۆڤەکان. و ئینجا دەبێ ئەوە بزانین کە کاکەڵ و کڕۆک و مەبەست و ئامانجی سەرەکی لە هاتنی وەحی بەتەنیا بریتیە لە چەسپاندنی وشەی تەوحید و بەتەنها ئەڵڵا پەرستی کە بریتیە لە لا ئیلاهە ئیلا الله. کەوا بوو وەحی نەکراوە تەنها بۆ ئەوە نەبێت کە خەڵکی بەگشتی بەتەنها ئەڵڵا سوبحانە وتەعالا بپەرستن و هیچ جۆرە هاوبەشێکی بۆ بڕیار نەدەن و شوێنی ئەو وەحیەش بکەون کە بۆ ڕەسوول الله صلی الله عليه وسلم کراوە و هەر بەو شێوەیەش کاری پێ بکەن کە ئەو فەرمانی پێدەکات. صلى الله عليه وسلم مع حديث النبي صلى الله عليه وسلم.